بینەرانی بەڕێز لە هەرجەیەکن سڵاوی ئێمەتان لەبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت ئومێد دەکەم گشتلایەکتان لەش ساخ و تەندروستێکی باشتان هەبێت مامبورن کە کەمێک بەرنامەکە دواکەوت بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە چاوی گەلی کوردستانی ئەمجارە باز لە بابەتێک دەکات پەیوەست بە سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستاندا بەگشتی و بە تایبەت کەرتی پەلەوەر لەگەڵ کەرتی ئاژەڵداریدا بۆ پێی کە دوو پێداویستی گرنگی ڕۆژانەی هاوڵاتیانن لەگەڵ ئەوەشدا کە نرخەکانیان بەردەوام گۆڕانکاری بەسەردادێ بە تایبەت کەرتی پەلەوەر و هێلکە هەڵبەت کە باز لە پەلەوەر دەکەین دەبێت باز لە هێلکەش بکەین. ئەنجام ڕۆپاسەوە دەکەین کە ئایا هەر یەک لەمانە بەرهەمەکانیان تا چەند بەشی پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان دەکات و تا چەند توانراوە هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان بکرێت و هەنگاوەکان و ڕێگە چارەکان بۆ باشترکردنی سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستاندا چییە و دەبێت چی بکرێت حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە چی بکات. لەسەر بابەتە بەڕێوەبەری سامانی ئاژەڵی سلێمانی لەگەڵ ئێمە ئامادەیە کاک جەمال حسێن. کاک جەمال سڵاو لێبێت و بەخێر هاتی. زۆر سپاس بۆ بەڕێستان سوپاسانەکەن هەمیشە پاڵپشتی سامانی ئاژەڵن. زۆر سپاس بەخێر بێ سەر چاوان. کاک جەمال سەرەتا بە گرافیک دەست پێکەین چەند ئامار و زانیاریەک دەخینە ڕوو بەیەکەوە دەیخوێنینەوە ئاماژەی پێدەدەین و دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین. بەرەمهێنانی هێلکە لە هەرێمی کوردستاندا لە هەرێمی کوردستان 27 پرۆژەی بەرەمهێنانی هێلکە هەیە. ڕۆژانە 13,000 کارتۆن هێلکە دەخرێتە بازاڕەوە. دەچینە گرافیکی دواتر بەرەمهێنانی هێلکە لە هەرێمی کوردستان پێویستی بە 7,000 کارتۆن هێلکە هەیە. بەشێک لە بەرهەمی ناوخۆ ڕەوانەی باشوور و ناوەڕاستی عێراق دەکرێت. لە 13,000 کارتۆنەکە 7,000 پێداویستی ناوخۆ پڕ دەکاتەوە واتە 6,000 کارتۆنی ڕەوانی ناوەڕاست و باشووری عێراق دەکرێت. بۆ پێ بێت کاک جەمال ئامارەکان دڵخۆشکردن 7,000 پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە کەواتە 6,000 هەناردەی ناوەڕاست و باشووری عێراق دەکرێت. کەواتە ینی چۆن توانیومانە یا چی کراوە بۆ ئەوەی کە بەرهەمی هێلکە ئەوەندە باش و سەرکەوتوو بێت؟ بەڵێ دووبارە سپاس. دیارە خۆزانی کەرتی پەلەوەر کەتێکی زۆر پێشکەوتووە لە هەرێمی کوردستانە ئاستێکی زۆر باشی بڕیوە گەشتوەتە لە زۆر بووایە گەشتێتە خۆبژێوی و لێشمان زیادە هەر لە گۆشتی سپیەوە بڵێ تاکو و هێلکە. ئێمە بابەتەکەمان لەسەر هێلکەیە. هێلکە پێشتر بە تایبەتی من باسی سنووری پارێزگای سلێمانیەکەم پێش 2 ساڵ لە ساڵی 2020 تا تاکتایی تەنها یەک پرۆژەمان هەبووە کە بەرهەمی هێلکەوێشێت ئەو کاتە توانایەکی مەحدودی بچووکی هەبوو چونکە پێشتر پرۆژەی کەنەکەوە هەبوو لە سەر ڕێگەی تاسلوجا ئەو بوو بەهۆی ماستەرپلانی شاری سلێمانی و پرۆژەیە نەما ئیتر پرۆژەی هێلکە لە سنووری سلێمانیا تقریبا نەتوانی بڵێ نەما. خۆشبەختانە لە ماوەی ئەم 2 ساڵەدا هەنگاوێکی زۆر باشنراوە لە دروستکردنی پرۆژەکانی هێلکەدا. خۆشبەختانە لە سلێمانیا ئێستا ئێمە 8 پرۆژە مۆڵەتی کۆتاییان وەرگتووە و تا 5-6 پرۆژەی تر لەژێر دروستکردنان کە لە مانگانە ژمارەکە زیادە بەڵێ ژمارەکانی ئەم پرۆژانە زیادەکە. هەر بۆ مەسەلەی پێداویستی ناوخۆش خۆ دەزانی لە سنووری سلێمانی بەو ستانداردی کە ئێمە باسی ئەەکەین ڕۆژانە پێویستی بە 2,000 تا 2,250 کارتۆن بە هەموو معامل و 2,500 بڵێ. خۆشبەختانەمە بەو هەش پرۆژەی کە لە سنووری سلێمانی دروست بووە ئێستا توانایەکی زۆر باشیان هەیە. سنووری پارێزگای سلێمانی ساڵانە پێویستی بە 3 میلیۆن تا 3,020,000 هێلکە هەیە. ئێمە بەم هەش پرۆژەیە ئێستا نزیکەی 4 میلیۆن و 482 میلیۆن و 196,000 هێلکە بەرهەمهێنین. لە پێداویستەکانی بەرهەمی هێلکاکی لە هەرێمی کوردستان و پڕکردنەوەی بەڵام ئەمێ ئەو بپرسم کە ئێمە بەرهەمی هێلکەمان ئەوەندە باشە یعنی تەنانەت ئەتوانین هەناردەی بکەین بۆ ناوەڕاست و باشووری عێراق بۆچی هێلکی ئێران و تورکیە هێنرێتە هەرێمی کوردستان؟ ئەوە خۆی یەکێک لە هەرە گرفتەکانی ئەوەی کە هەر پرۆژەیە هەر بابەتی هەناردەیە کە زەربەدا لە دروستبوونی پرۆژەکانی ناوخۆ. پرۆژەکانی ناوخۆ ئەمانش ئێستاش ترسیان هەیە ترسیان هەیە لەوەی کە تووشی زەرەر و زیان بکەن نەتوانن بەردەوام بن لە بەرهەمهێنانی هێلکە. ئەو هێلکەی کە ئاهات ترسێک لایەن چونکە تێچوی ئەو هێلکە ئاهات
کەمتری تێئەچێت کە گاتە ناو بازاڕەکانی ئەمە بەشێک بەڵێ بەشێک دوو سەر چاوەکەی تۆ دیار نییە لا چونکە بۆ زانیاری لە 2019ەوە هێنانی هێلکە بە فەرمی لە هەردوو حکوومەتی هەم عێراقی فیدرال هەم هەرێمی کوردستانیش بە فەرمی هێنانی هێلکە قەدەغەیە بۆچی ئەم قەدەغەکردن بەڵێ ئەم قەدەغەکردنە سوودێکی گەورەی هەبووە بۆ بژانەوەی پرۆژەی ناوخۆ ئەم قەدەغەکردنە بووەتە هۆی ئەوەی کە پرۆژە دروست بێت چونکە ئایندە بۆ پرۆژەکانی ناوخۆیە خۆشبەختانە هەر بۆ بە چاوڕوونی ئەو بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئێستا هەوڵێکی زۆر باش هەیە کە بتوانرێ هێلکەی قاچاخواانە کەم بکرێتەوە نەهێڵێ ئەمە هەبێ هەموو لایەنە پەیوەنددارەکان بێنە سەرخەت لە بەرامبەریشە ئێمە دانیشتنمان لەگەڵ خاوەن پرۆژەکانی ناوخۆ کردووە بە ئامادەبوونی بە ڕێزقایم قامی سلێمانی ئاسایشی ئابووری چاودێری بازرگانی هەموو خاوەن پرۆژەکانی هێلکە لە سنووری پارێزگای سلێمانیە لە بەرامبەر ئەمانیش دەبێ هێلکەی تەواو دابینکەن بۆ سنووری پارێزگای سلێمانی و پابند بین بەوەی کە نرخ گران نەبێت لەسەر هاوڵاتیان یعنی ئەم هەنگاوانە نراون هەنگاوی زۆر باشن. بەڵێ باشە کاک جەمال هەر لەسەر هێلکە ئەو هێلکانی کە هێنرێتە بازاڕەوە بەروارێکی لەسرە زۆر جار دەبینین لە هێلکەی تورکی و ئێرانیە بەروارەکە هێشتا نەگەیشتونێتەوە بەروارە لە بازاردایە ئەمە بۆ هێلکەی خۆشمان هەر بە هەمان شێوەیە لەکوێ ئەو بەروارانە لێدرێت بەڵێ ئەو بەروارانەی کە ئیبینی لە تەلەڤیزیۆن و لە سوسیال میدیا و بڵاو ئەکەنەوە فعلەن پێشتە ئەلیخی ئێمە نازانین بەچمە بەسێ بۆ نمونە کە بەکارە هێنرێ ئەمە سەبەبێکە ئایا دروستە وایە ئەگەر دروستیش بێ ئەوانە هەمی هێلکەن کە بە قاچاق ئەهێنرێن تاریخێکی لێنن پێشتر ئەیهێننە شوێنێکەوە تاریخێکی لێدەن بۆی بمێنێتەوە بۆ ئەو کاتێک کە ئەیانەوێ بیخەنە بازاڕەوە هێلکەی خۆمان جیاوازیە هێلکەی خۆمان خەزنی نییە ڕۆژانە لە پرۆژەکە هەموو ڕۆژێک ئەخرێتە بازاڕەوە هێلکەی خۆمان جیاوازیەکەی بە ئەمە بزانین سنووری پارێزگای سلێمانی ئێمە کردومانە بە هین لەسەر پرۆژەکان لەسەر هەر تاریخەکەی لەسەر نییە ناوی پرۆژەکە لەسەر بەرواری بەرهەمهێنان بڵێ ئەوە یەکێکە لە گرفتەکان کە ئێمە قسەمان لەگەڵ کردوون کە پێویستەکە ئەو مرەکەبەی کە بەکارەهێنن لە تەبعەکە دەبێت ڕوون بێ و جوان بێت بەڵێ ئەبێ مرەکەبەکە کوالیتی هەبێ ئەنا هێلکەی خۆمان ناوی پرۆژەکەی لەسرە ئەنجا بەرواری بەسەرچوون و ئینتاژەکەی لەسرە و هێلکێکی باشە خەزن ناکرێت لە پرۆژەکە ئەو بەروارەش لەکوێ لێدرێ ئەو بەروارە ئالەتێکە هەر لەگەڵ کۆکردنەوەی هێلکەکە لە ناو حەقلەکە هەر لەویان مۆرەکەی لێدرێ یان بەروار خەزن ناکرێبی لێ بدەی هەر لەو لەحزەیە ئەو کاتێک کە هێلکەکە کۆ ئەکرێتەوە و ئەخرێتە کارتۆن و تەبقەوە لەو کاتا و فەرزکردنیان بە پێی حەجمی هێلکەکان لەو کاتا بەروارەکەی لێدرێ ئەوانەیان بەڕاستی هیچ پەیوەندیەکی بە لای ئێمۆنیەوە هیچ پرۆژەکانی ئێمە ئەوەی من ئێمە چاودێریەکە چی ئێمە زۆر قسە کراوە هەر وەزارەتی کشت و کاڵ زۆر نووسراویشی کردووە بۆ لایەنە پەیوەنددارەکان کە پێویستە هێلکەی ڕابگیری ئەو هێلکانە لە شوێنەوە دەستی بەسەرا بگیرێت چونکە بەدەر لەوەی کە زەرێ زیانێک لە بەرهەمی ناخۆیان هێلکەیەکی سەرچاوە نادیارە لە ڕووی تەندروستیشەوە خراپە چونکە نازانی تۆکەی لەو پرۆژەیە کراوە و چەنە خەزن ماوەتەوە و بە چەنە بە ڕێگا و بە کۆنتێنەر و شت ئەهێنرێ ئەمانە هەمی تەسیرێک چکە هێلکە ناوەندێکی زۆر باشە بۆ گەشەکردنی بەکتریا و ڤایرۆسات لەبەرەوە ئەو هێلکانە لای ئێمە هێلکەی ناتەندروستن هێلکەی خۆمان هێلکەی فرێشە لە پرۆژەکە بەیانی لەناو بازاڕە ئەم نامێنێتەوە بەڵێ بە هیچ شێوەیە کاک جەمالێکێکی تر لەو خاڵانای کە باست لە جیاوازی نێوان هێلکەی خۆمان و هێلکەی دەرەوە کرد لە هێلکەی خۆمانە خاڵێکی ڕەشە بینی لە ناویە ئەو خاڵە ڕەشە چییە کە ڕەنگە زۆر جار هاوڵاتیان گومانیەوەیان لا دروست بێت کە بڵێن هێلکەی خراپ فڕی بن بەڵێ یان دڵۆپە خوێنێکە ینی دووشت یان خاڵێکی ڕەش یان دڵۆپە خوێنەکە لێرکە عادەتەن ئەمە واری دەمە شتێکی زانستیە ئەمە دڵۆپە خوێنە لە کاتی دروست بوون لە ڕەحمی ئەو مریشکە یان تەمەزۆق تێکچوونی بەشێک لە پارچە گۆشتی ناو ڕەحمی مریشکەکەیە لە وەختانە کە سەفار کە
زەردێنەکە دروستە بێ یەکێ پارچێ لەمە ئەکەوێتەنە هیچ گرفتێکی نییە ئەم هێنە هەر ئەشخۆری هیچی گرفتی نییە توانین لاشی نەبێ هەش توانێت لای بەڵام هیچ ترسێکی نییە هیچ گرفتێکی نییە ینی هیچ بابەتێکی زانستیە و لە نەتیجەی دڵۆ پێخوێن لە ناو ڕەحمی مریشکەکەیان تێکچوونی خەلایە لە دیواری ڕەحما دروستە. زۆر باشە ئەچینە لای گرافیکێکی تر بە پرۆژەکانی بەرەمێنانی هێلکە بەپی پارێزگاکان جیا کراوەتەوە. پارێزگای هەولێر خاوەنی 12 پرۆژەی بەرەمێنانی هێلکەیە، پارێزگای سلێمانی 8 پرۆژەی هەیە، پارێزگای دهۆک 5 پرۆژەی تێدایە، ئیداری گەرمیان 2 پرۆژەی بەرەمێنانی هێلکەی تێدایە. لەسەر پارێزگای سلێمانی کەوتت 8 پرۆژە وتمان 8 پرۆژەیە بەڵام ئەگەری هەوەیە چەند پرۆژەیەکی تر زیاد بکات بۆ ئێستا کە 8 پرۆژەیە پێداویستی شاری سلێمانی پڕ ئەکاتەوە. ئەی ئەگە پرۆژەکان زیاد بکرێت چی لێ دێت؟ بەڵێ وەک پێشتر وتم خۆشبەختانە ئێمە زۆر گەشتبین بە پرۆژەکانی هێلکە چونکە لە ماوەیەکی زۆر کورتە بە هەوڵی هەموو لایەک هەموو ئەوانەی کە هاتوونەتە ئەمبارە هەم موسساتی حکوومەتی هەرێمێ هەم بە تایبەتی وەزیری کشت و کاڵیش ینی دەوری سەرەکی هەبووە بەڕێوەبەرە تێگشتیەکان فەرمانبەران و هینی هەموو بەڕێوەبەراتە گشتەکان کە لە سنووری ئەمە دەوری سەرەکیان بۆ بە زووتر ڕاپەڕاندنی ئەم پرۆژانە. ئەم پرۆژانە ئێستا 8 پرۆژن وەک پێم وتی سلێمانی ساڵانە پێویستی بە 320 میلیۆن هێلکە هەیە. بەم 8 پرۆژەیە ئەگەر هەر 8 پرۆژەکەیان بە تەواوەتی ئیش بکەن بە کۆی تواناکەیان ئیش بکەن ترسیان نەبێ لە هێلکەی تر و لە دامیان بکرێ بەم 8 پرۆژەیە لە سلێمانی زیاد دەبێت هەر بەم 8 پرۆژەیە کە توانای بەرهەمهێنانیان 482 میلیۆن و 6,000 هێلکەیە لە ساڵێکە کە ئەمە زیاد لە پێداویستی سلێمانیە. بەڵام هەر ئەمانە ئێستا 2 پرۆژەی تر هەر ئەمانە 2 پرۆژەی تر زیاد دەکە ئەبێ بە 10 پرۆژە ئێستا لە کۆتاییان و بەرهەمەکانیش حتمما زیاد دەکە و چەند پرۆژەیەکی تریش پرۆژەی بە قەبارە گەورەتریش لە بەڕێگەوەیە پرۆژەی بە قەبارە گەورەتریش بەڕێگەوەیە کە ئەمانە زیاد لە سنووری سلێمانی پڕەکاتەوە ئەمانە چی لێ دێ طبعا ئەبێ یەکێ لە هەرە گرفتەکانی گەورەی هەموو بوارێک بە تایبەتی بواری پەلەوار بە هەموو هێنەکانی مەسەلەی بازارە. ئێمە دەبێ بازار بە چییە؟ بازار بەشێکی ئەوەیە کە ئێمە ئینێرین بۆ خوار و ناوەڕاست و خواروێ بەشێکیشی دەبێ بیر بکرێتەوە بەڕاستی پیشەسازی دروست کرێت پیشەسازی زۆر باز لە پیشەسازیەکەی کاک جەمال لە کاتی هەناردەکردنا بۆ ناوەڕاست و باشووری ئێرە لە ڕێگای هیچ گرفتێکتان بۆ دروست نابێت؟ بەڵێ خۆ ئەو پرۆژانە بەردەوام گیر و گرفتیان بۆ دروستە بێ لە ڕێگەی سەیتەرەکانەوە لە ڕێگەی ئیتر خۆ هەر سەیتەرەیە بۆ خۆی جۆرێک بڕیارەدا ئەوانەش تقریبان هەوڵدراوە زۆر چارەسەریان بۆ کرێت لەلایەن وەزارەتەوە بەرەوەڵا گر و گرفت زۆرە. ئێمە ئاماژەمان بۆدا کە 8 پرۆژەی پەلەوەری یاڵی بەرەمهێنانی هێلکە لە هەرێمی کوردستان و لە سلێمانیا بە تایبەتی هەیە 8 پرۆژێ و ئاماژت پێدا کە بەرەو زیاد بوونەڕە بەڵام کێڵگەی پەلەوەری چەندمان هەیە لە سنووری پارێزگای سلێمانیا؟ کێڵگەی پەلەوەری من وەک سەرەتاوتم بواری پەلەوەر بوارێکی فراوانە یەکێک لەو بوارانەیەوە هێلکەیە باسمان کرد بوارێکی ترکە کە ئێستا هەمومان ڕۆژانەی خوۆن گۆشتی مریشکی سپیە کە ئەم پرۆژانە ژمارەیان ئێستا لە سنووری پارێزگای سلێمانیا 710 پرۆژەیە و بەردەوامیش لە زیاد بوونان ئەمانە زیاد لە پێداویستی خەڵکی سنووری سلێمانی پڕەکەنەوە ڕێژەیەکی زۆر لەم زیادە لەمێ ئەم زیادەیە زۆر جاگرفتی بۆ دروستە بێ کە بەشێکی ئەڕوا بەوەشت جاری وا چارەسان ئەوە زۆرە بەوە چارەسان ناکە ئەڕوا بۆ جنوب بوو بۆین ئەوە ئیدخار زۆرە ئەمانە لە ئێستادا تووشی گرفتێکی گەورەی بازار بوون بەداخەوە ئەگەر وا بڕوات و هەنگاویش نراوە هەموو لە گفتوگوین کە چۆن بتوانرێت بازارێکی سابتیان بۆ دروست بکرێت کە بتوانرێت تووشی زەرەر چونکە ئەم پرۆژانە تووشی زەرەر ببن هەمومان زەرەرەکەین چونکە ئەو کاتە ئێمە مریشکێکمان دەست ناکەوکەی ناوخۆ بێ ئەو کاتە ناتوانین بە ئاسانی بێتە دەستمانەوە دەبێت بە دوای مریشکی کابڕۆن کە سەرچاوەکەی نادیارە کە نازانین لەکوێوە بین لەبەرەوە ئێستا لە هەوڵ و هینێکی زۆرە کە بتوانرێت بازارێکی ئەمانە سابت کرێن نرخیان چونکە ئێستا تێجویان زۆرترە لەو سیعرێکە لە بازاڕایی بینین ئێمە هەر لەسەر نرخەکان کاک جەمال گۆشت ڕەنگە تا ڕادێک
باشتر بێ یاخود ئەگەر جیاوازێک لە نرخەکەی هەبێ گۆڕانکاریەکە بێ گۆڕانکاریەکە کەمتر بێ بەڵام بۆ هێلکە و بۆ مریشک گۆڕانکاری و بەرزونزمەکە زۆرە هۆکاری ئەم ناجێگیری بۆ چێگەڕێتەوە بڵێ هۆکار زۆرن بۆ ناجێگیری گۆشتی مریشک یەکەم زیادبوونی پرۆژەکانی ناوخۆی خۆمانە ئەلحەمدوللا ئەو شتێکی باشە دووهەم من هەمیشە وتومە باشە ئەگەر زیادبوونی پرۆژەکە بێ کەواتە بەرهەم زۆرە کە بەرهەم زۆر بێ نرخ کەم بێت بڵێ بەرهەم زۆرە نرخ کەمە بێتەوە واشە نرخ کەمە بێتەوە ئەگەر بیرت بێ بەرنمەیەکمان کرد ینی هاوکێشەیەک هەیە لە مریشێت نرخی زۆرە تێچووی مریشکەکە زۆرە بەڵام هەر بە نزمی ئەمێنێتەوە چونکە ئیدخالەکەیان زۆرە ناڵێم ڕێژەیەکی زۆر هەیە دووەم بەشێک لە خاوەن کێڵگەکان بەداخەوە ئەمەش بەشێکە گێڕنەوە بە خۆیان کە توانای کە پابند نین بە ئیدخالکردن و تێکردنی مریشکەکان ینی بەردەوام تێکردنیان هەیە کە ئەم تێکردنە تۆ هەڵاوسانی بازار بۆ دروستەکە بە هەنادەکردنە دەرەوەی بۆ عێراقی چونکە ئەوانەی کە ئەڕوا بۆ جن و مریشکی بچووک ئەڕوا ئێمە خۆمان حەزمان لە مریشکی گەورەیە وەکو ئەوانین مریشکی بچووکەکەی ئەڕوا ئەمانی پابند نین بە ئیدخالەکە بەشێکی تری بەڕاستی سعری مریشک و من ئەمە بابەتێکی زانستیە هەمیشەینە بە هیچ شێوەیە ئێمە ناتوانین نرخی مریشک بە زیندوی بپارێزین و ناتوانین بازاڕێکی مسۆگەری بۆ بکەین بەرزبوونەوەی بەهای دۆلار کاریگەری هەبوو ئەوەش کاریگەریەکی زۆر بوو چونکە شتیان بە دۆلار ئەکڕن کە ئەمە زەرێکی ئەوان ئەم زەرەرشیان هەیە هەموو پێداویستەکان بە دۆلار ئەکڕن بەڵام بە دیناریش بەرهەمەکەیانە فرۆشنەوە ینی سیرکە لەوەش ئەمان گرفتێکی گەورەیان بۆ دروست بۆ گرفتێکی ئەمە دەبێ ئێمە بیرکەینەوە لە بازارێک ئەو بازارە مریشک دەبێ ئێمە فێر ببین مریشک لە سەربڕینخانە سەر ببڕێت دەبێ واز بێنین لە مریشک کە بە زیندوی لە کۆڵانەکانە چەند سەربڕینخانەمان ئێستا سەربڕینخانە هەیە لا ئێمە ئێستا دوان هەیە لە سنووری ئێمە دوانیش لە ژێر دروستکردنایە لە مامەڵایە ینی دوو پرۆژەی باشی سەربڕینخانەش لە ژێر مامەڵایە و داواکاری تریش هەیە بۆ دروستکردنی دەبێت ئێمە ڕوو بکەینە ئەوەی مریشک سەر ببڕین بە پێی خواستی بازار بخرێتە بازار و بێ خەزن بکرێت ئەو کاتانەی گرنگە بە پیشەسازی پیشەسازی پەلەوەر یەکێکە لەسەر ئەو خاڵە ئەچینە لای گرافیکێکی تر کە باس لە قۆناغی خۆشیێنی دەکات لەسەر هێلکە و بەرەمێنانی هێلکە فیراسدیق بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستان دەڵێت ئێستا قۆناغی خۆشیێنیمان تێپەڕاندووە لە بەرەمهێنانی هێلکە و دوای ئەوە قۆناغی تەواوکاری دێت کە بە پیشەسازی کردنە ئەمە چ بۆ هێلکە چ بۆ مریشک ئەمە پیشەسازیکردنەکە چ گرنگیەکی هەیە و بە تایبەت بۆ هێلکە تا چەند بە پیشەسازی کراوە لە هەموو بەرهەمێکی کشت و کاڵیە پیشەسازی زۆر گرنگە چکە بۆ تۆ ئەوەی ئەیبینی لە قوتونراوە هەمی بەرهەمی کشت و کاڵیە چ بەباری بابەتی نەباتی چ لە بابەتی حیوانیەوەکە تو ئەچی گۆشتێکە خوڕی بە سەوسەچ هەتا لە قوتووی تر ئەنواع خۆتەزانی ئەمڕۆ ناوی جیاوازەیە بەکەن تاکی ئەمانە هەمی پیشەسازیکردنن ئەمانە لە شوێنی خۆیان بۆیە دەبێ هەنگاو بنین بۆ ئەم پیشەسازیە ئەم پیشەسازیێت دەبێت کاراکەین لە هێلکەشە خۆتەزانی ئەمڕۆ دەیان کارگە و هینی معجەنات و کەم بابەت هەیە خۆراک و بابەت هەیە هێلکەی بەکارنێنرێتەیە ئەمە بەشێکە لە پیشەسازی جۆرەتری پیشەسازی هێلکە بۆ نمونە بابەتی جوانکاریە کە لە زۆر وڵاتە سوود لە هێلکە بابەتێکی گرنگی جوانکاریە لە هەموو بابەتەکان جوانکاری کە بۆ ئینسان بەکارێنێ کە ئافرەت بەکارێنێ ئەمانە گرنگن کە ئەم هەنگاوانە بڕێن بەڵام ئەمە بەڕاستی تۆزێ لە ئێستا قورسە بتوانین بگەینە ئەوە دەبێ ئێمە هەنگایی بۆ بنرێت دەبێ جدیتر کاری بۆ بکرێ ینی ئێشتا من قەنەعەتم نییە بگەشت بینێتەوە کە ئەم بەرهەمانە بە تەواوی کرابێ بە پیشەسازی ئێمە گەر بەرهەمی پەلەوەرمان بە پیشەسازی وای لێنە من لە قۆناغی من وایە بینم پیشەسازی پەلەوەر زۆر قسەی لەسەرکرێەوە زۆر هینی لەسەرکرێەوە وەکو ئەوەی خۆشم نەگەشتێتە ئەوەی ئەسڵەن لە بیرکردنەوە هەمومانەیڵین بیرکردنەوەی باش هەیە بۆی بەڵام لە ئەرزی واقعا ئێمە نەمانتوانیە بیکەن بە پیشەسازی هەتایسە کەنتاکی بەرازیلی و تورکی و ئەمانە ئەخۆین کاکەکەی ئەمە پیشەسازی ناوخۆیە دەچینە گرافیکێکی تر کە تایبەت بە سامانی ئاژەڵ و کەرتی ئاژەڵداری لە هەرێمی کوردستاندا 3,750,000 سەر ئاژەڵی مەڕ و بزن لە هەرێمی کوردستاندا هەیە لە گرافیکی دواتردا هەر تایبەت بە کەرتی ئاژەڵداری لە هەرێمی کوردستان 316,000 مانگا و 4,000 سەر گامێش هەیە کاک جەمال ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان کەرتی ئاژەڵداری و کەرتی پەلەوەریدا کەرتی ئاژەڵداریمان لە چ قۆناغێکدا دیارە کەرتی ئاژەڵداری
بەداخەوە چونکە ئێمە هەتا ئێستا بەخێوکردنی ئاژەڵمان زیاتر لە لادێکان و لەو شوێنانەیە بە سنەتی بە کوردی بەوەیە کەتی ئاژەڵداری لە ئێستا لە قۆناغێکی باشان نییە و دڵنیاشم بۆچی چونکە 2 ساڵە خۆی وشکە ساڵیە لە وەرگا زۆر خراپە سەرچاوی ئەو زۆر خراپە ئەوەشی کە ئیکا زیاتر خەڵکانی لادێ و خەڵکانی دەرەوەی شارن کە حیوان بەخێوەکەن لە ئاستی دروستکردنی پرۆژەی ئاژەڵداریە زۆر لاوازین کەمتر خواز لەسەر دروستکردنی پرۆژەی ئاژەڵداری هەیە کە بەداخەوە ئەبێ بیر بکرێتەوە مەزارعی گەورە بکرێت چونکە ئێمە بۆچی کاکچەوە ینی دیارترین گرفتەکان کە لە بەردەم کەرتی ئاژەڵداریدایە زیاتر خۆی لە چیابینێتەوە بڵێ نەموو کەرتی ئاژەڵداری بە دووشێوە بەشێکیان سنەتیە کە باو باپیرانوانوە تا ئێستا بەردەوامە لە لادێ و گوندە ئەمە خاڵێکی تریان مەسەلەی پرۆژەیە پرۆژەکان دروستکردنی پرۆژەی ئاژەڵداری دوو هۆکاری گەورەی لەسەرە کە کەمتر خەڵک ڕووی تێئەکە یەکەمیان سەرمایەکی زیاتری پێویستە وەک لە پرۆژەکانی تر دووهەم قازانج نسبەی ڕبح بۆ خاوەن پرۆژەک خاوەن سەرمایەدار کەیت درنگتر ئەگاتەوە دەستی درنگترە نەک ئەوەی کەمترە زۆرترە بەڵام درنگتر ئەگاتەوە دەستی خۆش دەزانانی ئەمڕۆ خاوەنکار ئەوێت زۆر زووتر سەرمایەکەی بێتە دەست و قازانج بکە ئەمە دیارترین گرفتێتی کە وەکو پرۆژەکان کە کەمتر خواستی لەسەر خەڵک بەڵام خۆشبەختانە ئێستا پرۆژەی باش تەقدیم کراوە هەم لە قەڵەوکردنی گوێرەکە بە توانایەکی باش هەم بە پرۆژەی مانگای شیر بە توانایەکی زۆر باش لە قۆناغی ئیشکردنە ئەوانش لە نەتیجا پرۆژەی زۆر باشە من کە ئەتوانن بەرهەمێکی باشی شیر و بابەتەکانی ساردەمەنیش کە هەتا کارگەکانیشیان هێناوە بەڵام ئێمە ناتوانین ئێستا بیکەین هەتاکو نەگاتە نەتیجەوە ئەینا لە قۆناغی ئیشکردنان دڵنیان ئەوەش بەرهەمێکی باشە کاک جەمال ئاژەڵداری لە هەرێمی کوردستاندا کە بەشێکی وتە پەیوەندی بە گوندەکان و بە جوتیارانەوە هەیە زیاتر پێش بە لە وەرگای سروشتیە بەستن هیچ جێگرەوەیەک هەیە بۆ ئەوە هیچ هەوڵێک درراوە کە بۆ ئەوەی کە لە وەرگایەکی دەستکرد دروست بکرێت بڵێ بۆی پرسیارێکی جوانە یەکەم ئەوەیە کە ئایا هەوڵ درراوە خۆی ساڵانی پێشوو هەمیشە کە گرفتی لە وەرگا دروستە بوو حکوومەت بە دەعم جاری وایە هەروە ئالیکی ئاژەڵ دابەشەکرا هەر لە جۆوە هەر لە کەپەکەوە بەڵام خۆت ئەزانی هەرێمی کوردستان بە بارودۆخێکی زۆر خراپ هاتێپەڕی هەم لە شەڕی داعش هەم لە قەیرانی ئابووری و هەم کۆرۆنا ئەم سیانە هەرسێکیان تەسیرێکی گەورەی کردە سەر وشکە ساڵیش بەڵێ 2 ساڵ وشکە ساڵیش خۆتزانی سەرچاوی ئاو لە وەرگا ئەمانە تەسیرێکی خراپتری کردووە سەر خاوەن ئاژەڵ و هەم پرۆژەکان ئەنجینا پێشتر تاکو 2004 لە بواری سامانی ئاژەڵە هەم لە کەرتی پەلەوەر هەم لە کەرتی ماسی هەم لە کەرتی ئاژەڵیا حکوومەت بەردەوام دەعم کراوە ئەخیر شت بۆ خاوەن پرۆژەکان ئەخیر داتات پێ بڵێم لە خاوەن پرۆژەکان خاوەن ئاژەڵدار بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی لە سنووری سلێمانیە 10,000 تەن بەس تەوزیعی جۆکرا بە دەعمی لە 150 حکوومەت ئیتر دوای 2004 کە خۆتە زانی شەڕی داعش و ئەم ئەزماتانە دروستکرا هەتا ئێستا حکوومەت نەهاتوەتەوە ئەوەی کە بتوانێت دەعم بکرێتەوە و لە بواری سامانی ئاژەڵامە ناڵین خزمەتگوزاری باش پێشکەش کراوە بەبێ قەرزی بانکی کشتتوکاڵی نزیکەی 20 میلیۆن دلار بەس خزمەتگوزاری پێشکەش کراوە بە خاوەن پرۆژەکانەوە بەڵام هیوادارین ئەم خزمەتگوزارانە بیری لێ بکرێتەوە کە جارێکی تر دەست پێ بکاتەوە چونکە ئاژەڵدار قسە شەفەرمی بەبوورە خاوەن ئاژەڵی ئێمە ئێستا لە لادێ و گوندەکانە بەڕاستی ئەگەر ئەبێت تۆ خۆت ئامادەکەی بۆ وشکە ساڵی خۆ ناتوانانی چونکە ئەمە شتێکی دیارێکی سروشتیە تۆ گۆڕانکاری کەش و هەوایە تۆ ناتوانین دەبێ هەوڵ بدرێ بەڕاستی ئەگەر هیچ نەبێ ئێمە نتوانین بەرهەمیان پێزار بکەین بەرهەمەکەیان نێڵین بمرن بیپارێزی ئەوەیە بۆیە بێ ئیشەڵا بێت ئەگەر باجی گومرکی لەسەر ئالیکی هاوردا لا ببرێت یا کەم بکرێتەوە هیچ کاریگەریەکێ بێت بەڵێ ئەوەش کراوە ئەوەش یەکێک لەوانەیە کە ئیسە بەڵێ لە وەزارەتی کشت و کاڵ ئێستا باجی گومرکی لەسەر سۆیا و زەیت و پرۆتینات لەسەر بۆ کارگەکانی ئالی کە ئەیهێنن بۆ کارگەکان ئەو باجە گومرکیانە لابراوە بۆ وەکو خزمەت گوزاریەک کە بۆ ئەوان کردەوە بەڵام شتێکی تریش کراوە بۆ ئەوەی کە خەڵک بتوانێت زووتر دەستی بگا بە بابەتی ئالیک ئاسانتر بیهێنن جەناوی وەزیری کشتتوکاڵ دەسەڵاتی تاکو 3,000 تەنی هێنانی ئالیک بۆ ئەو کۆمپانیا و
کەسانی کە ئەیانەوێ ئالیک و پێکهاتەکانی ئالیک بێنن پێکهاتەکانی ئالیک بێنن بۆ سنووری هەر پارێزگایە بۆ بێگەڕانەوە بۆ وەزارەت دەسەڵاتی داوە بە بەڕێوەبەرات گشتۆکاڵەکان بۆ ئەوەی و ئەوە تەسیرێکی باشی کردووە کە لە نەتیجا هەنێ پێکهاتەی مادەی ئەلەفی کە لە کارگەکان دروستەکرێن نرخیان دابەزیوە. زۆر باشە کاک جەمال بەیەکەوە سەری راپۆرتێکەکەین کە لەسەر خواست لەسەر شیر و هێلکە و لە تورکیا و ئەوروپا بزانین لەو راپۆرتەدا خواست چۆنە و چیمان پێ دەڵێت. لا تورکیا ڕێژەی ساڵانی هەڵاوسان بافەرمی بۆ لە ١٧ بەرز بووتەوە. لە ماوەی 6 مانگی ڕابردوودا لا تورکیا نرخی شیر و بەرهەمەکانی بە ڕێژەی لە 150 بەرز بووتەوە. کۆنسەی نیشتیمانی شیر لا تورکیا بڕیاری داوە نرخی شیری خاو بە ڕێژەی لە 132 بەرز بکاتەوە. بەمەش تورکیا لە نێو وڵاتانی ئەوروپادا لە ڕیزبەندی یەکەم دێت لە بەرزبوونەوەی نرخی شیر و بەرهەمەکانی. لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا لە تورکیا نرخی شیر و پەنیر و هێلکە بە ڕێژەی لە 160 بەرز بووتەوە و ئەو بەرزبوونەوەیە لە نێو وڵاتانی یەکێتی ئەوروپا بە ڕێژەی لە 170. باگوێری داتاکانی نووسنگی ئاماریکێتی ئەوروپا لە ئەوروپاش نرخی پەنیر و شیر و هێلکە بەرز بووتەوە لە ئاداری 2021 بۆ ئاداری 2022 واتە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا تێکڕای بەرزبوونەوەی نرخی ئەو خۆراکانە لە 27 وڵاتی ئەندامی یەکێتی ئەوروپا بە ڕێژەی لە 170 بەرز بووتەوە. کاک جەمال گوێبیست بووین کە بەرهەمی شیر و هێلکە لە وڵاتی تورکیا چۆنە. ئەگەر بەراوردی بکەین لە نێوان خۆمانە بەراوردێکی بچووکەڵۆت بەراوردێکی گەورە ناچووکەوان زیاتر بە پیشەسازیەکەن ئەگە بەراوردی بکەین لە هەرێمی کوردستانە تا چەند گرنگی و بایەخ بە شیری خۆمانە درێت. بەداخەوە یەکێک لە گرفتەکانی هەم خاوەن ئاژەڵ کە کێشەی هەیە مەسەلەی ساکردنەوەی بەرهەمەکەیەتی هەم بە ماز بێ هەم بە شیر بێوانە. بۆچی؟ چونکە ئێمە لە بەڕاستی مەعمەلی وامان نییە بتوان لە هەشمانە بە لە ئاستی بچووکایە یام لە ئاستی سنەتی ئێمە ماسە خۆین. ئەگەر مەعمەل بێ خەڵکی ئێمە وعیەکی نەگەشتۆتەوە زانێ هەر شتێ لە مەعمەل بێیتر حەقیشی نییە چونکە شیری وشک بەکارهێنێت جۆرێ لە سیقە نییە لە مەعمەلی ئێمە بەداخۆ ئێمە نییە کە بتوانرێ سنتەرێک بێ بتوانرێت کە مەعمەلێکی گەورە بێ سنتەرێکی بێ بتوانرێ بەرهەمی جوتیارانی خۆمان کۆ بکرێت. تۆمە هۆکارێکی گەورەیە کە پێویستە بە سنتەری کۆکردنەوەی شیر هەیە بۆ کارگەیەکی معەن وەک پێم وتی ئێمە کارگەی معەنمان نییە لە ئێستا ئەو کارگەیەکی وامان نییە بتوانێت کە هێن بەڵام ئەڵین بەڕێگەوەیە بەڵام ئێشتا ماوێتی. بەرز بوونەوەش لە ئاستی دنیا هەموو خۆمان نەزانین لە شەڕی ئۆکرانیا و رووسیا کە دەستی پێکرد ڕێژەیەکی بەرچاو لە مواد لە ئالیک و لە بابەتی کشتتوکاڵی و لە زۆر شت هینێکی زۆربەی ئەو ئالیکانی کە لە رووسیا و ئۆکرانیا هە بۆ هەموو ئەو وڵاتانە بوون زیاتر کە ئەمە هۆکاریەوەیە چونکە بۆ لە ئینتاجی سەروەی حیوانیە هەمیشە لە 170 تێچووی هەموو بەرهەمی ئالیکە لە 170 تێچوو هەموو بەرهەمێک ئالیکە ئەوە تەسیری گەورەی لەسەر کۆی دنیا کردووە نەک لای ئێمە لە چونکە ئێمە هەنێ ماوادمان هەیە لێرە بەرهەم ناهێنرێ بۆ خاوەن ئاژەڵەکانیش بۆ نمونە لەبەرەوە لە زۆر وڵاتیش بەرهەم نایێنرێ بۆ نمونە سۆیە ئەمانە وڵاتی خۆیان هەیە لە وڵاتی ئەمریکا لاتینی وانە بەرهەمێنن زیاتر لەبەرەوە لای خۆمان بەداخەوە نەتوانراوە ئێمە ئەو شیرەش کە بەهێن هەیە بتوانین سوودی من بە دواتان چونێکم بۆ بابەتەکە کرد دەڵێ ساڵانە 250,000 تن شیر هاوردەی هەرێمی کوردستان دەکرێتەوەتە ئەمە خەدرێکی زۆر گەورەی لە خۆمانەکەی خەدرێکی زۆر گەورەیە لە خۆمانەکە منیش لەگەڵ یامەوانە ماسی لای ئێمە ئەگەر بەڵێ مەحاولایە هەنێک کارگەی بچووک هەیە من لە ئێستا بینیمە بەرهەمەکانیان بەڵێ زۆر معروف نین بەڵام بەرهەمی
شیری فرێشی خۆمانە لە ئاسێکی بچووکایە دۆهینە بەڵام بەرهەمێکی فرێش و باشی هەیە زیاتر بەرهەمی خۆمان بەڕاستی لە هەموو بوارەکانەوەیە منافەسەی ئەو بەرهەمانەی پێ ناکرێت لە وڵاتانەوە دێ نرخی تێچویان کەمە بەشێکیان بەڕاستی هیچی شیری فرێژ نییە وا ببیکەین بە قاعیدە هەمی شیری تۆزە بەکارەهێنرێ شیری وشکە ئێمەش بۆ پاراستن هەر خۆمان لێرە بەڕاستی بەرهەمێکە پارێزین کە شیری فرێژ بێ من ناچم معمەلێک بەرهەمەکەی بپارێزم کە شیری وشک بەکار بهێن چونکە هەر خۆی پێچوانچکە شیری وشک ئینتاجی ئێمە نییە هیوادارین ڕۆژە ڕۆژان بتوانین کە سوود لەو شیرە ئەچین لای گرافیکێکی تر سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستان لە سەدا پەنجای با من لێرە بخوێنمەوە سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستاندا لە سەدا پەنجا حکوومەتی هەرێم با لە سەدا پەنجا پاڵپشتی نرخی دابینکردنی ئالف دەکات بۆ جوتیاران ئەم پاڵپشتیە کاک جەمال تا ئێستا ماوە یاخود دەگەڕێتەوە بۆکەی ئەو پاڵپشتی بڵێ من ئەوەی پێشتریش بۆم باس کردی ئەو پاڵپشتیە لە ئێستادا نییە ئەو پاڵپشتیە تا ساڵی 2014 بەهۆی ئەو ڕووداوانەی کە بڵێ بەدوای ئەو ڕووداوانە تەبعاً ئەو ڕووداوانە کاریگەری هەیە حکوومەت ئەولەویەتی ئێستا بەکارهێنێ بۆ دوو سێ شتی سەرەکی دابینکردنی و چۆ خزمەتگوزاریە سەرەتاییەکان لەبەرەوە ئەو لە 150 ئەخیر خزمەتگوزاری کە ئالیک دەوزێکراوە ساڵی 2014 بە لە 150 هیوادارین دەست پێ بکاتەوە من حەزەکەم هەموو خاوەن ئاژەڵ بەڕاستی سوودمەند بێ هەتاکو ئێمە دامیان بکەین کەمە چونکەوانە بەرهەمی ناوخۆی ئەگەر بە سەدێکیش لە ساڵێکا بەرهەمی ناوخۆخین زۆر باشتر لەو بەرهەمانی کە هیچ سەرچاوی دیار نیە بێگومان دەست خۆش کاک جەمال ئەچینە لای لێدوانی هاوڵاتیان کە باز لە بژاردەی دووەمی هاوڵاتیان دەکات لە دوای هێلکە و گۆشت کە ئەوە نەبێت چیتر بەکاربێنن با بێ کۆبینەری بین ڕۆژانی خۆتیان ئەگەر بە پێی هەفتانەتەوە شت بکڕی بۆ ماڵۆم بۆ هەفتەیەک بەرنوزمەکە بەڵێ هەفتەیەک بۆ کڕینی هێلکە و گۆشت چەندت پێویستە بێ جاوە پێویستیمان بە محاسیبێکە بێ ناتوانم تهدیدی کەم بەسەر وەکو پێمتی ڕۆژانە بەرز و نزمەکە بەس ئەوە تقریبا $25 و زیاتر و کەمتر خۆی ئەگەڕێتەوە بۆ مێشکە عازایە سە بۆ منە تۆ چی نانێکە خۆی لەوانەیە جاری وایە زیاد نان خۆی لەوانەیە بەڵام تۆ ئەو شتانیش ئەتوانی تهدید کرێ خۆ من ناڵم لەگەڵەوانیم کەس نان نەخوای شتێ بەڵام ئێستا خەڵکی وا هەیە هەر نانەکە لەبەر جسمی خۆی ناخواەوە هیچ بەڵام ئەو زەلامانە ئەتوان زیادە ڕەوی نەکەن تۆ بڕوانەها کابانی ماڵ هەر لە چێژ لێنانەکە ئێمە شتە بێنەوە بۆ ماڵەوە خانمان لە ماڵەوە شتمان بۆ سازەکەوان نییە ئیتر ئەوان بەرنان ئێمەش بەردەسین خەلفین ئیتر ئەوان ئەگەر بیکەن بە باشی ئێمەشتر وردە لەگەڵ یانان بەس دڵنیا بە لە لێنانەکەیەوە دەست پێەکە. بەڵێ کاک جەمال ئەگەر بەدیلێک بدۆزرێتەوە بۆ گۆشت و بۆ هێلکە و بۆ ئەم بابەتانە کەواتە ئەمە شتێکی باشە هەڵبەت لە ڕووی تەندروستیەوە باس ناکەن ئێمە لە ڕووی ئابووری و لە ڕووی ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆ ئەمە شتێکی باشیان خراپە وەڵا هیچ شتێ لای من بەدیلی بەرهەمی ناوخۆ نییە بە دڵنیاییەوە بەرهەمی ناوخۆ هەمیشە هەموو وڵاتێک لە دنیا وایە بەرهەمی ناوخۆ بەرهەمێکی تەندروسترە ئاسانتر بەو تەریقەی نقڵ و خەزن و ئەوانە کە تۆ نازانی ڕێ ناکە لەبەرەوە زەمانەترە وڵا هەر بۆ ئەو مەسەلی بەرهەمانەی کە بەشکایان بەشنەکە بەڕاستی ئێمە گرفتێکی گەورەمان لە هەرێمی کوردستانە بەڕاستی گرفتی ئامارە یەکێک لە هەرە گرفتە گەورەکانی ئەمڕۆی بواری سەروی حیوانی کە بۆت بڵێم یەکێک لە هەرە گرفتەکان کە زۆر ئێمە لە زۆر شتا ناتوانین قسەی دقیق بدەین هەم بە ڕاگەیاندن هەم بە بۆ ئیشکردن بڵێ ئێستا بۆ نمونە تۆ ئامارێکت خوێن دۆهێنی ئاماری ئاژەڵ لە هەرێمی کوردستانە منی سلێمانی پێ باس بکەم لە سلێمانیە لە ساڵی 2015 وەک وتم لە 2014 بۆ تەوزیع توانراوەشە لە 2015 تەنها ئامارێکە کە پشتی پێ ئەبەسرێ بۆ ڕێژێ بۆ ژمارەی حیوان هەم لە مەڕ و بزن و ڕەشەوڵاخ و گامێش و هەنێ بابەتی بڵم بزنی مەرەز و بابەتانشمان هەیە کە بابەتی دانسقەن لە هێنا ئەمانە پشت بەسراوە بە ئاماری کوتانی حیوان لە لادیەکان کە لەلایەن تیمەکانی ڤێتەنەری و کوتراوە ئێمە وەکو ئامارێکی فەرمی لە ساڵی 2000 لە دوای ئەمەوە هیچ ئامارێک نییە هەموو ئامارانە تەقدیری
و ناتوانرێ پشتی بێ ئێستا من دڵنیام بچوە لە 2 ساڵی وشکە ساڵیە کە ئێستا بڕۆ ئامار بکە هەموو ئەو ژمارانە ئەگۆڕێن. جگە لە وشکە ساڵێکەش کاک جەمال ڕەنگە زۆر جار کە نەخۆشیەک بڵاو بێتوانێت وەکو بۆ منە لە ماوەی ڕابردوودا تای خوێن بەربوون ڕەنگە لە ماوەیەکی کەمدا گۆڕانکاری بەسەر ئامارەکانە بێت. بەڵێ ئەو ئامارانە قسەکەی بەڕێز زۆر ڕاستە، یعنی بەڕاستی بوونی نەخۆشی بوونی مردارەوە بوو ئەمانە هیچ ئامارێک لە بەردەسانی من ئاواتم ئەوەیە کە ئێمە بتوانین ئامارێکی دروست بکەین. هەچەند لە پێشەڵی داعشا حکوومەتی عێراقی ئاماری سەروەی حەیوانی هەت هەموو ئاماری کشتووە ئاماری سەروەی حیوانی بەویستی بەداتاکرێت لە ڕێگەی تەرقیمکردن و ژمارەدان لە حیوانی هەموو گوند وڵاتەکان لە سەر تاسەری عێراقا ڕێژەیەکی کەم چوو ئەم گرفتانە لەسەر عێراقا هات ئەم پرۆسەیە وەستا. خۆ ئەگەر بێتەوە پرۆستەیەش هەچەند پرۆسەیەکی گەورەی نیشتیمانی بوو ئەوە بکرایە زۆر سوودیە بوو زۆر ئامار و داتا و ژمارەمان دەسەکە و لە کۆی هەموو بابەتەکانی سەر و حیوان و بابەتی کشتەکان ئەگەر نەکرێ بۆ هێنەکرێ ئەتوانرێت کە ئامارێکی سەروە حیوانی بکرێ لە هەرێمی کوردستان چونکە زۆر گرنگە ئەم ئامارانە و هەرویستمەوە ڕوونکردنەوە بدەم بەڕاستی زۆر بەرهەم نەبوونی ئامارە. درستە زۆر زۆر سپاس کاک جەمال مادوومان کردی سپاس بۆ تەواوی زانیاریەکانە تەواوی ڕێنمایی و ڕوونکردنەوەکانت بە هیوای کاری باشتر و بەردەوامی زیاتر مادوومان کردی. سپاس بۆ ئێوەش کە هەتا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆش خواتان لەگەڵ.